سپۆڕی چاودێری چڕ لە هەموو دنیاە سپۆڕێکی تازەیە. ئەتوانم بڵێم جاران وەکو سپۆڕێکی ورد نەبوو، چکە یعنی پزیشکی بێهۆشکار و یادەری بێهۆشکار و معالج طبیعی دەوامی تیا کرد، بەڵام ئەوەی کە ئێستا شتێکی تایبەتە لەبەرەوە بێ وەکو سپۆڕی بخوێندرێ. وەجگە لەوەش ئێمە وەکو وتم پێویستمان بە سەرچاوەی مرۆییە کە بەڕاستی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەندروستی کەم تەرخەمە لە دامەزراندنی ئەو کۆمەڵە خەڵکانی کە پێویستە لە چاودێری چڕەکانە هەبێ. ئێمە هەموو ئۆباڵەکەی خەینەوە ئەستۆی ئەوە. ئەگەر ئێمە ئێستا کارمەندی پێویستمانە بێ لە عینایەکانە لە جیاتی 20 بێت 40 بێ دەکەینەوە، کاکە 100 بێ دەکەینەوە، بەڵام کە ئیمکانیەتمان نەبوو ناتوانین. یعنی ئەمە پێویستی نەخۆش پێویستی بەوەیە کە پەرستارێک لە پەنایەوە بێ چاودێری بکە. بۆیە پێڵەن چاودێری چڕ ئەبێ بە چڕی چاودێری بکرێت لەلایەن یەک کەسەوە، نەک نەخۆشێک لە 4 نەخۆشایەک پەرستارە هەبێ. ئەمە تۆ پێی ناڵێن چاودێری چڕ. هەم خزمەتگوزاریەکە ینی نیوەناچەڵە بێ، هەم ئێمەش ناتوانین بە تەواوی پێشکەشیکەین.